حول الهجمات التي طالت المدنيين في إقليم كردستان من قبل تركيا لەبارەی و هێرشانی تورکیا کە هاوڵاتیانی مەدەنی هەرێمی کوردستانی کردووەتە ئامانج و تا ئێستاش بەردەوامە بەپێی راپۆرتی ڕێکخراوی CPT سوپای تورکیا تا ئێستا 138 هاوڵاتی مەدەنی لە هەرێمی کوردستان کوشتووە. راپۆرتێکی دیکە لەلایەن ڕێکخراوی ئاشتیەوە کە لە 50 لاپەڕە پێکهاتووە باس لەوە دەکات لە پێکدادانە چەکداریەکان لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان تورکیا چەکی کیمیایی قەدەغەکراوی نێودەوڵەتی بەکارهێناوە. جەنابی سەرۆک، ئەم وێنەیە وێنەی ژنێکی بریندارە کە گوزارش لە تاوانەکانی تورکیا دەکات. ئەم وێنەیە ژنێکە کە بریندار بووە. تاوانی تورکیا نیشان دەدات بەرامبەر گەلەکەمان. پێویستە سەرجەم ڕێکار و ڕێگاکان بۆ دەرکردنی سوپای تورکیا لە هەرێمی کوردستان و هەموو خاکی عێراق بگرینە بەر. عن جرائم تركيا ضد أهلنا وشعبنا يجب اتخاذ جميع التدابير والطرق لإخراج القوات التركية في إقليم كردستان وفي كل العراق. شكرا.